ولی میوانه کمی هجایه برز سوریا قراداغی شروع کاری سیاسی جهولاندا دیگل مدایه برز قراداغی دماتا باش به ایدی شر ایران اسرائیل جاره کدن دست بکره بدید ناته و جاره جیمینا بره و شر که سنوردار کری بگلو وان دی شر که برفره به بازناوی برفره تر به دی تون تر به کارودان و در انجام جی و جدا تر به من جمله نبود ولی برس قراداغی ام کاتو باش البته جاری که دیگه اسرائیل و ایران هرشی یکتریان که تا خوی هرش که اسرائیل بسر ایران ام جان جیاواز بو پتوی ام هرشان ام جارا شکو پیشتر هرچند از تی تندیه که تو زگ برستره بلام دیاری کرابه سنوردار کرابه یعنی ام جارا فراوانتر دبید کاردان وکانیش فراوانتر دبید بله ام بانیت هم باش بیانی بینرانش باش زور سپاس اگر ایران غلامی هرشکی اسرائیل بداتو معناه و اکون ناو جنگی کی فراوانه بلام اگر ایران غلامی نداتو معناه و مدسوشانه که اسرائیل و بردوامه به اسرائیل اما تاکوسته 300 جار بفروکات سر ایران و دونا و چی تاکوسته دوسینا و چی داو نکیکلا و نکر ماشان و قصر شیرین و تاران اما دسپشانه که لان اسرائیل و جانش کشلم اما اعتماد کات سر ایران یا ایران ولام داتو یا نه اگر ولام بداتو شرکه ایران دالت ولامم دبیت ولامی کی زور توندیش دبیت باست و دکرت حتی هندک سرچاوی حوالی ایران باست و دکات که ایران 800 درون و موشک کروز برو اسرائیل هل داوه استا هل دراوه درون اسرائیل جداله 100 درون ایرانی برو ولاتی مدین کواتا اوانش داشتن فکر دوه بلام اوانه شری درون ایران تحقیق کرده و لپیش بانیکا لشر ایران تحقیق کرده و موشکی تحقیق کرده و هیچ سودی نبو برانبر دش هوایکانی اسرائیل اوان سیستمی که زور بقوتی بهزیان هیا سیستمی دش به موشککان و دش به درونکان هموی خنه خواروا اما برانا کم سودی هبه و همان شوی که او جاره توابو ایران دستی بشان و بدرون لیدا و موشک همان شو توابو بید ای ایران چی بکا پیتوی ایران توانا سربازیکان ایران بو شویه که چون کاریگری هرشکان اسرائیل بو سرخوی بینی که چندین فرمانداری بالای سربازی کجران ایش توانه سربازی اونده بیزیه بتوانه والله میکی بو شویه اسرائیل بداتوا بله آخر ایرانش هرچی موقع حساس کانی همی لدست دا ایران سوریه لدست دا ایران حزب لبنانی لدست دا و ایران یمنش به یک جا این بو تواب بو ایران او موقعانی تواب بو اینجا به ایران حال حاضر لإيران و موشك بتقيني اندرون بنيريت لعرضي خويا بنيري بو اسرائيل يك مسافه كي دريشه ولا بين بعد شو دولتك برا او دولة اجازه نادن بايران بتابتي اقل العراق بيوم معناها عراقش اكويتنا مشكله كشيء لقال امريكا انا قبل رجو اردن السعودي بوقت اوانش قبول لكن جاي اويك دو ايران مرسيني لقال اسرائيل هیچ مرزی که نیه لگل اسرائیل که بتوانی هرشک ماده سر اسرائیل سه فروککان ایران ناتوانن بگین بان اسرائیل اولاتانی که لرگه اجازه ندن به ایران و دا تشبه اسبانی اسرائیل زور پیش کوتوه آخر مدل پاترویت یعنی امریکا پیانی داوه اتوانن تعارك ايران وبفري بيز انا لكشو فري ولكشو موقع اكيد ام تكنولوجيا الايران هي الاسرائيل هي يمرو شري عسكري يمرو شري تانكني يمرو شري شري تكنولوجيا شري الكترونيه اما شركه دواء ايران تحقيق كردوا دورانيه ايران لسوريا دورانيه ولا لبنان دورانيه هذا بريس قراداغي لچارچوي او گورانکاری هاوسن گیهز که تو کو توتی تکنولوژی سربازی دخواه که بگمان اسرائیل پیش به تکنولوژی سربازی امریکا ده بس خوشی تکنولوژی کی بزدی سربازی هيا ولا روی هزی آسمانیه و هزی کی به هم پای روشالاتی ناوراسته که واتا توازنی هست پتوای گورا ایران چی لیدت اگر هزی کی سربازی تکمی نبی
خۆیگەر قسەکەی ترامپ دوێنێشە و گوێت لێ بێت ترامپ وتی هەرچەند ئیسرائیل هێ ڕش کردە سەر ئێرانە بەڵام ئێمە دەرگاکمان کردوتەوە بۆ گفتوگۆی دیپلۆماسی. اینجا ئێران ئێستا هیچ ڕێگایەکی کەی نییە. جار خۆش ئەمریکا نەچۆتە ناو جەنگەکە ئێستا وتی ئێمە ناڕێنە ناو جەنگەکەیە و ئێمە خۆمانە کیشینەوە لەو مەنتەقەی خۆمانە پارێزین بەڵام ئیسرائیل خۆیەتی باشە ئەمریکا وتی ڕێگەی دیپلۆماسیە. ئێران ئەمە چەندین بارە ئیسرائیل اختاری پێداوە کە واز بێنە لە دروستکردنی جەنگی بۆمی ئەتۆمی بعد دابنیشن قسە بکەین. ئەوروپا داوای کرد لە ئێران، ئەمریکا داوای کرد لە ئێران، عەرەبەکان داوایان کرد لە ئێران. ئێران مستر لەسەرەوەی بۆمی ئەتۆمی دروستکابی بیکا بە ئالەتێکی دەستی دش بە ئیسرائیل. اینجا لێرەیە دوو ڕێگە هەیە، یانەوەی ئێران بگەڕێتەوە سەر مێزی دیپلۆماسی و خۆیان کۆبوونەوەیان هەیە ڕۆژی یەکشەممە. ئەمریکا و ئێران کۆبوونەوەیان هەیە لە عەمان بۆ ڕۆژی یەکشەممە دادراوە کۆبوونەوە. ئایا ئەو کۆبوونەوەی بەردەوامە بەیان نا ئەوە نازانم. ئەوە یەک دوو ئەگەر ئێران نیکە ئەمە ئەم بەزمە درێژێکی کەواتە برێز قەرەداغی پێتوانیە ئێران لە ئێستا و بەدوادا کە بچێتە ڕێککەوتنەوەی ئەتۆمیش یەکشەممەش لەگەڵ ئەمریکا کۆبوونەوە ئەنجام بدا لە ماوقعێکی لاوازدا بێ؟ ئێران لە زۆر لە موقعێکی لاوازە. ئێرانێرفانە بە تایبەتی نەتانیاهو ئەڵێ ئێمە لە جەرگەی بەرنامە ئەتۆمیەکەی ئیرانمان داوە. ڕاست دەکەت خۆ لەی داوا آخر ئێران هیچ موقعێکی نەماوە. یعنی من حقیقەتەوە هیچ کەس تێ ناگەست سەرسام ماونە لە موقع ئێرانە. ئێران هیچی بەدەستی وەکو خۆی بکوژی وەکو عملێکی انتحاریە ئەمە. تۆ هیچت بەدەست نییە، موقعەکەت هەمووی لە دەستداوە، بەس عێراقت لە دەستە ئەویش پێ نازی. عێراقش وەزعەکەی تەواو نییە. عێراقش سەر ئەمریکاش دەستێک بزانێت کە لەگەڵ ئێرانە ڕاوەستاوە لەم شەڕێ ئەوش قاڵێکە لە ژێر پیانە ڕاکێشێت. اینجا ئێران کەسی نییە، دەوروبەری ئێرانش هەمووی بنکەی ئەمریکاییە و ئیسرائیلش دەورێت. ئیسرائیل ئەزەربەیجان بنکەی هەیە کە مەرزی هەیە لەگەڵ ئێرانە لە هەموو وڵاتەکانی کەنداوە ئەمریکا هەیە لەوێ. بەڵێ برێز سەرنجی تۆ بینەران بۆ ئەم هەواڵە بەپەلە ڕاکێشم سوپای ئۆردن ئێستا بەڵاوی کردوتەوە کە لە ئاسمانی خۆی هەژمارێک موشک و درۆن خستوتە خوارەوە. هەڵبەتە دوای ئەم شەڕە ئۆردن ئاسمانی خۆی داخستووە بە دوای بێگومان لە بەردەم هاتوچی فڕوکە ئالێ کۆمەڵێک فڕوکە و بە تایبەتی دۆڕۆن و موشەی خستوتە خوارەوە. کەواتە دەرئەنجامی هێرشەی چاوەڕەوانکراوەکەی ئێران بۆ سەر ئیسرائیل نەگەشتە ئامانج بەشێک لە ئۆردن کەوتە خوارەوە لەوانەیە لە عێراقیش بەشێکیان بکەونە خوارەوە بەبێەوە بپێکن. هەڵبەتە لەبەرەوە پێشتری شەمە دووبارە بووتەوە مەودای خۆی تەواو ناکەن. هی ئیسرائیلی شوایە ینی دەنگی تەقینەوە بیسراوە کە موشکیاوانیش نەیتوانیەوە بگەنە ئامانج و کەوتونەتە خوارەوە. ئەم پێش هاتە چوونە بینی لە ڕووی تەوازنی هێزەوە. ئەمە هەمان ڕوویدا لە پێش 4-5 مانگێکە ئوردن ئەعلانی کردوتی هەر تایارەیەکی ئێرانی، هەر درۆنێکی ئێرانی، هەر موشکێکی ئێرانی لەبان ئاسمانی ئێمە بڕە ئێمە قبولی ناکەین و ئێمە لێدین. اینجا معنایەوەیە ئەم ئەلەمەیە عێراق فاشل بوو، ئێران فاشل بوو. ئەگەر بەڕێگەی سووریا بڕێەوە سووریاش تەواو بوو بۆی ناکرێت. تەنها ماوەتەوە ئێران خۆی و لە عێراقەوە لە عێراقش ناوێرێت چکە ناوێ ئێران عێراقش بخاتە خەتەرە. معنایەوە ئێران ئەسەن هەر لە سەرتاوە ئەم پرۆسەی فاشلە بێت. فاشلە بە قبول ناکات. هیچ وڵاتێک لەو منتیقەی قبول ناکات موشەک و تەیارە لە ئاسمانیەوە بڕا بدا لە ئیسرائیل. خۆیان تووشە بن. بەڵام ئیسرائیل هاتو لە ئێرانیشدا بۆی بۆ دەیان هێشت. ئەوە اتفاقە لەبێ خۆیانە. ئەوە اتفاقە لەبێ خۆیانە. ئێرانیشە بێت اتفاقێک بکە لەگەڵانە کە بڵێ موشەکەکان من لەبان ئاسمانی ئەوە ڕوا ئێوەشە بێ ئیجازەم پێ بدەن. نایدەن. ئەم وڵاتانە سەر بە ئەمریکان کاکەگیان. ئەنی پێتوایە عێراق ڕێگەی دابێ ئەجواکەی بەکار هێنابێ. عێراق بزان عێراق لەم حاڵ حازرە عێراق گوم بووە لایەکیەوە لەگەڵ حکومەت لەگەڵ ئێرانە بەڵام بەترسیانەیە لە ئەمریکا بەترسیان لە ئەمریکا کە ئەوانش ببن توش بن لەم شەڕە ئەوان ببنە ئەوانش ببن بەشێکە لە شەڕەکەیە. اینجا توش بووتە عێراق. عێراق ئەگە بێتە سەرواقع حکوومەتەکەی حکوومەتێکی سەر بە ئێرانە ئەوە هەموو کەسێک ئەزانێ ئەوان پشتگیری لە ئێرانەکەن بەڵام ناتوانن
داخلی ئەم شەڕەبن چاوێکیانش لەو لایە بەڵام برێز قەرەداغی زۆربەی ئەو وڵات و گروپانەی کەوا پێناسە دەکرا سەر بە ئێرانن هەمویان لاواز بوونەیان ئەسڵەن نەماونەکو ڕژێمی ئەسەد ئەوە لە سووریا حەزبوڵڵا هەر زۆر بێ کاریگەر بووە کەواتە باس تا عێراق دەکرێت پێت وایە هەمان چارە نووس چاوەڕێی عێراقیش دەکات لەم سەروبەند و لەم گۆڕانکاریانەیە ئەگەر عێراق پشتگیری لە ئێران بکە بەم شێوەیە کەندیدی داهاتوو لە دوای ئێرانە عێراقە لە چ ڕوویەکەوە ڕەشە لە عێراقەکەنە وەختە احتمال هەیە نازانم 100% شتێکە کرێت لە عێراقا شتێک هەرەکرێت گۆڕانکاریەکە کرێت لە عێراقا گۆڕانکاریکی کتوپڕەکرێ ئەگەر عێراق بەم شێوەیە لەگەڵ ئێرانە بڕوە گۆڕانکارەکە چۆنە بێت ئەوە کەس ناتوانێت پێشبینی بەڵام ئەوەی کە جێگەی سەرنجە ئەو گروپە چەکدارانەی عێراق هەگیرێدراوی ئێرانن بێدەنگن تەنانەت بەیاننامەشیان بەڵاو نەکردوتەوە پێشتر بێگومان تهدیدی ئەوەیان دەکەێت کە هێرش ئەنجام دەدەن زۆر بێدەنگن ئەو بێدەنگە بچە گەڕینتەوە ئەترسن لە خۆیان چونکە ئەتوانن بە ئاسانی درۆن یان تەیارە بڕات موقعیانەکەی کە ئەناسن هەمویان لە ناو بن چۆن قاسمیان لە ناو برد چۆن نەسرڵایان لە ناو برد چۆن حەسەن هەنیان لە ناو برد لە ناو ژووری خەوتنی خۆیان ئەوانش لە هینی خۆیان لە موقعی خۆیان نەترسن دووەم عێراق ئەگەر ئەم دژایەتێ بکە پێم ناڵێ جاران بە سووریا نازیت بە ڕێگەی سووریاوە هەرچی عەسایب الحەق و میلیشیا شیعەیە ڕۆشتن بۆی شەڕیانە کرد لە لبنان و لە سووریا دژ بە ئیسرائیل باش ئێستا بە چ ڕێگایەکەڕ هیچ ڕێگەیانەیە سووریا لە دەست و جنوبلان لە دەست چووە عێراق خۆی تەنها ماوە عێراق حال حاضر ئەبێ وسکت بێت تا بە هیچ قسە بکە و بڕا بکەم ئەم بێدەنگیەی عێراق بریتە لە نەتیجەی ئەوەیە کە عێراق ناتوانێت هیچ بکات دژ بە ئیسرائیلە خۆی وی وسکتە ئەڵێ کڵاوەکەم بانەی با دەست لەسەر کڵاوەکە بکەم ئەوەیە وەسەی عێراقە وەگیرە عێراق لە ناوەچێت عێراقەکە دەست بخاتە ناو ئەم شەڕەیە لاینگیری ئێران بکات بە فەرمی عێراق لە ناوەچێت حکوومەتی عێراق کولەن لە ناوەچێت بە شێوەیەکی نازانم حکوومەتەکەی لە ناوەچێ یان سیستەمە سیاسەکەی دەگۆڕێت کە پێشتر بەرپرسانی عێراق بە تایبەتی شیعە زۆر باسیەوەیان دەکرد کە مەترسی جددی هەیە سیستەمی سیاسی لە عێراقا گۆڕانکاری بەسەردابێ عێراق بەرەو حتا ئاقاڕی پارچەبوون و نەزانم چی کۆمەڵێک مەترسی تریان باز دەکرد ببێ بودمونە نووری مالکی ئەوانەیە کە دیارن بوونمونە باسیەوەیان دەکرد پێت وایە مەبەستیان ئێستا بوو بێ بەڵێ خۆی بەبەستی ئستی ئاخر مشکلە لە عێراقا کەس نییە باوەڕی پێ بکەین لە کوردەکە زیاتر شیعەکانە جێگەی باوەڕ نین هەرچی حزبی شیعەیە جێگەی باوەڕ نین بۆ ئەمریکا سونیەکانشە خۆ سونیەکانت بینی لە 2003 و 2004 و 5 و 6 و 7 چیان کرد بە سوپای ئەمریکا و چۆ شەڕێکیان خوێناویان کرد اتحاری و ئەم داعش و قاعدە و ئەم جەماعەتەیە ئەوانش بڕوا ناکرێت تەنها کوردەکەیە اینجا شوێنی باوەڕ نەماوە لە عێراق بۆ ئەمریکا باوەڕی نییە بە هیچ حزبەکانی کە لە عێراقن بە تایبەتی حزبە شیعەکان کە هەمووی میلیشیای عەسکەرین و لە ئاژاوە زیاتر هیچیان بۆ بیدیە هەرەوەی ئاژاوە بنێنەوە لەو ناوچەیە پشتگیری بکەن لە ئێرانە ئێرانش بەرنامەی ئێران چییە یعنی تۆ بۆمی ئەتۆمی دروست دەکەیت بەڵام وڵاتەکەت برسیەتی بۆمی ئەتۆمی دروست دەکەیت بەڵام یەک زەرە ئازادی نییە تەنها وڵاتێکە لەو ناوچەیە حکومەت دشێ بە ئەمریکای ملت لە سەتەنەوەتونەوە لەگەڵ ئەمریکایە ئێرانی هەمووی ئەمریکایە خۆشەوێ بەڵام حکومەتەکە دش بە ئەمریکایە ئەم هاوتجێ چییە لەم وڵات کەی وازێنن لەم سیاسەتە چەوتەی کە لە ئێرانەوەیە ئەمە سیاسەتێکی چەوتە و بەرەو وێرانی ئێرانەیە ئەمە ئێران وێرانەکات عێراق وێرانەکە ناوچەکە وێرانەکە ئێرانەکانە بێ ئەم حەقیقەتە بزانن هەتاکوکەی بەم سیاسەتی وێرانی ئەو ناوچەیە وەختی ئاشتیە وەختی سازکردنی سیستەمێکی ئابووری و سیاسی و کۆمەلگاییە بە تایبەتی کۆمەلگایی ئێران زەندانێکە 100 ملیۆن کەسی تیاشی ئەمە چه حکمێکە ئەمەوێ دنیا تێک بدات بە بۆمبی ئەتۆمی یعنی ئەمە بەڕاستی من تێناگەم لە حکومەتی ئێرانە چۆن وا تەسەڕفاتە کات وەزانێ وڵاتەکەی دارزاوە ملەتەکەی دارزاوە سیستەم نەماوە $1 بۆتە گەیشتە 1 ملیۆن تومەنە ئەمەم لە چ دنیاە بوو ئەمە بڵێ بەڕێز وەریا قەرەداغی شۆربەکاری سیاسی لە هۆڵەندا گەلێ سوپاس کای کوریا